يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داران وخواناساني بريس، لو تاری جمعه رابردوودا لە خزمەت جەنابتاندا باسی ئەوەمان کرد لە درێژایی مێژووی مرۆڤایەتیدا ئەم ئینسانانەی کە لەسەر زەویدا بوون تاوانیان ئەنجام داوە و بەداخەوە ئەمڕۆژ کە تیا دەژین و هەتا قیامەتیش بە بێگومان دەبیستین و دەبینین و دەبیسترێ و دەبیندرێ کە ڕۆژانە تاوان ئەنجام دەدرێ، هەڵەی گەورە ئەنجام دەدرێ، ناڕەوایی دەکرێ. لە مقابلی ئەوەدا لە بەرامبەردا هەوڵی تۆڵەسەندنەوەی ئەو تاوانکاریانە دەدرێ. لە قورئانی پیرۆزدا خوای پەروەردگار پۆلێنی تاوانەکانی بۆ کردوین بە دوو جۆرەوە. جۆرێکیان تاوانێکن بەرامبەر بە کۆمەڵگا بەگشتی دەکرێن، تاوانێکن تەنها کەسێک زەرەدمەند نابێ لێی، بەڵکو ئەو تاوانە تەواوی کۆمەڵگا باجەکەی دەدا. لەم کاتەدا تۆ پێویستە بێدەنگ نەبی، تۆ پێویستە هەڵوێستت هەبێ. قورئانی پیرۆز لە سوورەتی ئەششوڕادا لە پۆلێنکردنا باسی جۆری یەکەممان بۆ دەکا و دەفەرمێ والذین إذا أصابهم البغي هم ينتصرون. ئەو کاتێک کە ئینسانەکان ستەم و ناڕەواییان بەرامبەر کراو دەستدرێژیان کرایە سەر و ژیانیان خرایە مەترسیەوە، دیفاع لە خۆیان دەکەن، بەرگری دەکەن، هەڵوێست دەنوێنن، دەنگیان دلێر و بوێر دەبێ. تاوانی گشتی وەکو چی؟ تاوانێک بەرامبەر بە ژینگە دەکرێت. کاتێک کە دەبیندرێت دارستانەکان دەبڕدرێنەوە، ئەوە تاوانێکی ژینگەیە. کاتێک دەبیسترێ ئۆتۆمبیلی خراپ دێتە وڵاتەوە، بەنزینی خراپ بە خەڵک دەفرۆشرێ و تەواوی مادە زیان بەخشەکانی لێپاک نەبوونەوە، من و تۆ هەناسە دەرین و هەڵی دەمژین، مناڵەکانیشمان هەڵی دەمژێ. یعنی تاوانێک کراوە، تاوانەکە بەرامبەر بە شەخصێک نەکراوە، بەڵکو بەرامبەر بە سەرجەم دانیشتوانی ئەو شوێن و وڵاتە دەکرێت. ئەمە تاوانەکە گشتیە. تاوان هەیە تەندروستیە، بۆ نمونە کەسێک دەرمانی خراپ دێنێتە وڵاتەوە، خەڵکێک ئەو دەرمانە بەکاردێنێت، لە جیاتی شیفای نەخۆشیەکەی پێبێ ماڵوێرانتر دەبێت. تەنانەت لەم چەند ڕۆژەی ڕابردوودایەکە لەو تاوانانەی کە خەڵکی بازرگان بەداخەوە دەیکا، کابرا گڵۆپ دێنێ، گڵۆپی کارەبایی، بۆ ئەوەی سەرنجی کڕیار ڕابکێشێ، گڵۆپێکی زۆر بە قووەت و شەوق خۆش و زۆر بەهێز، کارەباش کەم سەرف دەکا. بەڵام لەولاوە خەتەریەکەی لەوەدایە ئەوانەی لەژێر ئەو گڵۆپەدا دەنیشن بە ماوەی چەند مانگ و ساڵێک تووشی نەخۆشیەکانی پێز دەبن، پەڵە لەسەر لەشیان دەردەکەوێت. ئەمە تاوانێکە کە تۆ هەر ئاگال لێنێ بەرامبەر دەکرێت، کەسیشی لێ بەدەر نییە، دێتە ماڵی من، دێتە ماڵی تۆ، دەچێتە ماڵی ئەوەوە. لەم کاتەدا قورئان دەفەرمێن نابێ بێدەنگ بی. ئەی بێدەنگ نەبی چی بکەین؟ بێدەنگ نەبی ئایا هەر وەکو ئەمەی ئێمە دەمەبۆڵە بکەی لە ناو سیارەیە و لە ناو تەکسیە و لە ناو پاسا و لە بازاڕە و لە مەجلیسا و هەر بڵین ئەمە خراپە؟ تاوان هەیە گشتیە بەرامبەر بە خەڵک، وەکو گەندەڵی و فەسادی ئیداری، تۆش گەیشتێکی لە هاوڵاتیانی ئەو وڵاتەوە دەتگرێتەوە. نابێ بێدەنگ بی. ئەی بێدەنگ نەبی هەر لە خۆ قسە بکەی، دوو لە ڕووی جەنابتان جوێن بدەی، هەمومان دەنگی ناڕزاییمان هەر لەبەر خۆمانەوە لێ بێتە دەرەوە، لەگەڵ ژن و مناڵی خۆمانە هەر باسی خراپەکارەکانی ئەم وەزە و حکومەت و دەسەڵات و بازرگان و کەلوپەلی خراپ و بەسەرچوو ئەوانە بکرێ، یان کە خۆمان دانیشتی لە مەجلیسەکانماندا لە جیاتی قسەی خێر و زیکر و قورئان و وتەیەکی خۆش و نوکتەیەکی باش و جوان و زەردەهێن هەر دڵی یەکتر بەخەمکەین. نا، قورئان دەفەرمێ دەبێ پشتی یەکتر بگرن. لە ئەعتیباری ئەمڕۆدا بە زاراوەی ئەمڕۆ، یعنی دەبێت کۆمەڵێک ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی هەبێ کە فشار لەسەر حکومەت و دەسەڵات دروستکەن بۆ ئەوەی ئەم خراپەکاریانە نەهێڵن. یعنی خەڵکەکە هەمووی پشتی یەک بگرێت لە ڕێکخراوێکدا. ئەوەی کە ئێستا لە ئەوروپادا لە ئەمریکادا دەبیندرێ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەن، بەڕێزان ئەوە عینی قورئانەکەی خۆمانە، ئەوە ئیسلامەکەی خۆمانە و لە بەرجی دیموکراسیدا جارشکەدا پۆشراوەتەوە. قورئانی ئێمە ئەوەی ڕێگای خەڵکدا دەنگ هاوار مەکە،
بەرد ماوە جادە مەگرە تایە مەسووتێنە پرتە و بۆڵە مەکە گوێن و قسەی ناشرین مەکە وەرە دەستە جەمعی کۆمەڵگەی مەدەنی دروستکە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئیشی دیاریکراوە بە یەکێ دیفاع لە ژینگە دەکا یەکێ دیفاع لە تەندروستی دەکا یەکێ بەرپرسیارەتی دژە گەندەڵی هەڵدەگرێ یەکێک کە خەڵک ناخوێنێتەوە ڕێکخراوێکی خوێنەران دروست دەکا ئەمە هەموو مەسئولیەتە ئەو کاتێک کە خەڵکەکە چۆ پاڵیەک بەرەنگاری ئەو ستەمە دەبنەوە واجبە تۆش دەنگت هەبێ ڕەنگت هەبێ بەڵام لە چوارچێوەیەکی ڕێکخراودا نەک ئەوەی کە ئێستا ئێمە هەمومان بۆڵەمان دێ و بۆڵەکەشمان کەس گوێ لێ ناگرێت بەس دڵی خۆمانی پێ ناڕەحەت دەبێ بەس جاریوا دڵی یەکتری پێ ئازار دەدەین برێخت زانایەک بۆ کاتی خۆی وتوێتی ئەوانەی لە بەرامبەر زاڵمدا یەک ناگرن دواتر لە زیندانەکانی زاڵمدا چاویان بە یەکتر دەکەوێتەوە ئەمە جۆری یەکەمی زوڵمە ئەمە جۆری یەکەمی تاوانە کە بەرامبەر بە کۆمەلگا بەگشتی دەکرێت ئەبێت تۆ وەکو هاوڵاتیەک دەنگت هەبێ ڕەنگت هەبێ هەڵوێستت هەبێ بەڵام لە چوارچێوەیەکی ڕێکخراوە و منەظەمی ڕێک و پێکدا بۆ ئەوەی کەوا هەدەفەکەت ئەوە بێ کە ئەم خراپەکاریە لاچێت دووەمیان تاوانێک بەرامبەر بە خودی خۆت دەکرێت بەس بەرامبەر بە تۆ کراوە بەرامبەر بە هاوستەکە نەکراوە بەرامبەر بەرادەرەکە نەکراوە هاونیشتیمانیەکە نەکراوە تاوانەکە بەرامبەر بە خودی خۆت کراوە خوا لەم کاتەدا ڕێگەی دووەممان نیشان دەدا دەفەرمێ وەجەزاء سەیئەة سەیئەة مثلها هەل لە سوورەتی شوڕادا ئاەتی 40 دەفەرمێ پاداشتی خراپە خراپەیەکی وەکو خۆیەتی کەسێک خراپەیەکی بەرامبەر کردووی تاوانێکی بەرامبەر کردووی خوا دەفەرمێ و بەقەدەر تاوانەکەی خۆی دەتوانی تاوانی بەرامبەر بکەیتەوە بەڵام سەیری قورئان کەن چەند وردە مثلها دەبێت ڕێک بەقەدەر خۆی بێ نابێت زیاتر بێ هەت بازنەی تۆڵەکردنەوەی زۆر بچووک کردوێتەوە ڕوونتری کەمەوە بۆ جەنابتان ئەو تۆڵەیە دەبێت لە 3 شتا زیادە ڕەوی تێدا نەبێ الکەمیە الکەیفیە النەوعیە لە کەمیەتدا کەسێک 2 زلەی لە کەسێک داوە ئەم نابێت 3 زلەی لێداتەوە لە قسەکردنا وتوێتی 2 سیفەتی ناشیرنی داوەتە پاڵ کەسێ وتوێتی هەی ناشیرنی بەخیل و چروک ئەم بڵێ کوڕەت خۆت ناشیرنی و بەخیل و چروک و ترسنۆکیشی ئەوە زیادە ڕەوی کرد قورئان دەفەرمێ ئەمجا تۆ بووی بە زاڵم چونکە یەک گوشەی زیادت پێوتەوە لە حەدی خۆی مثلها دەبێت بەقەدەر خۆی بێ ئەبێ تۆڵەکردنەوە بەرامبەر بەو تاوانە لە سنوورەکەی نەچێتە دەرەوە چی پێوتوی ئەوەی پێ بڵێەوە چۆنی کردو ئاوا بڵێ دووەمیان لە کەیفیەتدا ئەم پێی کێشاوە بەتوند ئەم نابێت بەتوندتر لەوە لێداتەوە بەهێزتر لێوەی داتەوە مەچەکی ئەم بەهێزتر بوو نابێت مەچەکی ئەو بێهێزە تۆڵەی لێ بکاتەوە چونکە میسل نییە دیسان گونەهبار دەبی لە نەوعیەتدا بەدارێکی بچووک پێی کێشاوە ئەو نابێت بەدارێکی گەورەتر پێی کێشێتەوە ئەو فیشەکێکی دەماچێ بە ماڵەکەیەوە ناوە ئەو نابێت ئاربیچێکی پێوەنێتەوە ها قورئان دەفەرمێ ئاگادار بە ئەگەر دویستت تۆڵە بکەیتەوە دەبێت وریابی لە سنووری خۆی دەرنەچێ چیت بەرامبەر کراوە هەر ئەوە بکەیتەوە بۆیە ئەم بازنەیە بە ڕێزان جێبەجێ نابێ جابزانی ئازارەکەی تۆ چەند بۆ ئازارەکەی ویش ئەوەندە بێ قسەکانی ئەو چەند بووە ئەوەندە بێ ئەو دەنگی بەرز کردوێتەوە دەنگی تۆش هەر ئەوەندە بەرز بێ ئەمە بەکێ دەکرێت بۆیە خوای گەورە زانی ئەم بازنەیە ناکرێ فەرمووی فەمەن عەفا ئەگەر کەسێک لێبوردە بوو وتی قەینا تۆڵە ناکەمەوە لێ دەبورم وأصلح بەڵام ئەو عەفوەش هەموو کاتێک باشە نە کاتێک کە بزانی بەرامبەر ئیسلاح دەبێ کە بزانی ئەگەر عەفوت کرد واز لە خراپەکاری دێنێ دەبێتە ئینسانێکی باش و جارێش کە لە دوای تۆ ئازاری خەڵکی تر نادا لێی نابێتە خوو شانازی پێوە ناکە خۆی بە پاڵەوانی مەیدان نازانێ عەفا وأصلح قورئان سەیری بەڕێزان چەند وردە یەک وشەیەک هەمووی مانای تایبەتی خۆی هەیە لە شوێنی خۆیدایە ئەگەر کەسێک خراپەی بەرامبەر کردی دوای هات داوای لێبوردنی لێ کردی دوو پیاوی بەڕێزی وەکو ئەم پیاوە بەڕێزی و ڕیشسپیانی ناردە ماڵت سەیری هەنگاو و هەڵوێستی ئەم ئینسانە بکە مەلەفی تایبەتی بخوێنەوە ئەگەر لە ڕابردوودا کەسێکی باش بوو بەڵام ئەم هەڵەی بەسەرا هات ئەم تاوانەی لەدەست قەوما ئەم غەڵەتە بەدەمیا هات زۆریش پەشیمان بوو لە ڕوخسار و لە هەڵوێستیا دیار بوو کە چەند ناڕەحەتە
تۆ مادام ئەسلحە هەیە عەفا بەڕێز دەکەم لێی خۆش بە وازی لێ بێنە ئەو عەفا و ئەسلحەیە بۆ کەسێک ناگرێتەوە شێخی ئیبن عوسەیمین لە تەفسیرەکەیدا لە مجەلەدی 9 لاپەڕە 534 زۆر بابەتێکی جوانمان بۆ دێنێ کە ضەروریەتە و پرسیاری زۆربەی خەڵکی لەسەر دەکرێت ئەڵێ تۆ کەسێکت سەیارە لێی دەدا سەیارە لێی داوە و کوشتی تۆ لەم حاڵەتەدا بۆت هەیە دیەی تەواوی خوێنی ئینسانێک وەرگری قورئان دەفەرمێ ئەگەر لێشی خۆشبی چاکترە ئایا من دیەکە و خوێنەکەی لێ وەرگرم باشە یان لێی خۆش بم باشە خوا هەردووچیانی بۆ داناوی ئەگەر لێی دیەکەی لێ وەرگری عەدلە زوڵمت نەکردووە خوا حەقی خۆی بۆ داناوی ئەوە عەدلە بەڵام ئەگەر عەفوی کە ئەوە فەزڵە ئەوە فەزڵ و گەورەیت نواندووە ئەوە ڕێزت نواندووە بەڵام ئایا لێبوردن بۆ هەموو کەسێک نە سەیری کابرای شۆفێر دەکەین ئەگەر کەسێک بوو لە ڕابردوودا سەرکەش بوو دووسێ جاریکە قەدەری وای لەدەست قەوما بوو دووسێ نەفەریکەی کوشت بوو لە خەتێکا بوو کتیان کوڕە با بەوە فڵان کەسی تەکسی ئەوە سێ چوار جاریکە ساری وەرجێڕاوە ئەوە سێ چوار کەسیکەی لەگەڵا مردووە ئەوە سەریعیەکەی لەوەدا نییە ئەوە بەناوبانگە بە سەریعی لە کۆڵانێکتا هاتووە لە 160 دەڕوا کە لەسەر شەقامەکە نووسراوە دەبێت لەم کۆڵانە 40 بڕۆی چونکە مناڵ دێتە دەرەوە ئەگەر لەم پیاوە خۆشبی گوناحت گرتووە دەوڵەمەندێکە ئەڵەن کاکە کوڕە وریا بە ئەڵە جاواز زەلامێکم کوشتپارەکە لە داشپولی سیارەکەمدایە مادام ئاوا بەخۆی دەنازێ مادام ئاوا تاوان لە لای سووکە گوناحت دەگا عەفویکەی سزای بدە لە ڕێی یاساوە سزای بدە و حەقی تەواوی خۆتی لێ وەرگرە خۆ ئەمانی پێخۆشە بەڵکو لە ڕێگەی ئەوەوە تەنبێ ببێ ئەینا هەر عەفویکەی ئەم زۆر لە خۆی باییتر دەبێت بەڵام ئەگەر زانیت ئەو ئینسانە هەر بەسەر و سیمایدا بە تەسکیر ڕابردووی پیاوێکە قەت لەوانە ناوەشێتەوە بەڵام قاچی ترازاوە قسەیەکی ناڕەوا لە دەمی دەرچووە لە هەڵوێستێکا تووڕە بووە و هەڵوێستێکی نەشیایی بەرامبەر جەنابەت نواندووە دوایی پەشیمانە تۆ لەبەرخوا عەفویکە چونکە دڵنیا بە جارشکە دووبارەی ناکاتەوە لێی نابێ بەخۆ بوغڕانیە متەکەبیر نییە لەم کاتەدا بەڕێز دەکەم عەفو هەڵبژێرە ئەگەر عەفوت هەڵبژارد ئەی باشە خۆ من هیچم وەرنەگرت ئەی پاداش دەکەم فەئەجڕه عەلی الله قورئان ئاەتەکە تەواو دەکا فەئەجڕه عەلی الله پاداشتی ئەو کەسێک لەبەر خوا عەفو دەکا پاداشتەکەی لای ئەڵڵایە لای ئەڵڵا تۆمار کراوە دڵنیا بە پاداشتەکەت لە قیامەتە وەردەگریەوە بەخوا لەم دنیا شەوەری دەگریەوە دوو پاداشتت هەیە لەم دنیا خوا لە بەڵاو مصیبەت بە دوورت دەکا لەم دنیا خوا لەوە دەتپارێزێت تۆش تووشی دەستماچکردنی خەڵک بی خوا ئەولاد ساڵح دەکات تووشی مصیبەتێک ناکە تۆش بچێ دەرگای خەڵک چونکە تۆ لەبەر خوا ئەم مصیبەتت کوژراندەوە فیتنەیەکەت کوژراندەوە خوا لە دنیادا لە بەڵا دەتپارێزێ محتاجی دەستی خەڵکت ناکە دەستی خەڵک ماج ناکەی لە قیامەتیشا هەر خوا ئەزانێت چ پاداشتێکی گەورەت بۆ دانراوە ئەو ڕۆژە ئەگەر هەموو دنیا هی تۆ بە قوربانی چاکەیەکی دەکەی بچێتە سەر تای تەرازوی خێرەکانت فأجره على الله پاداشتی تۆ نەفەوتاوە نەڵی جا من هیچم وەرنەگرت لای خوا دنیا و قیامەت مسۆگەرە إنه لا يحب الظالمين بەڕاستی خواستەمکارانی خۆش ناوێ ئەو کەسانی خۆش ناوێ کە سەرەتا فیتنەکە دەنێنەوە و ئاژاوەیەک دەنێنەوە و تاوانێک ئەنجام دەدەن ئەو کەسانەشی خۆش ناوێ کە لە سنوور دەچنە دەرەوە زلەیەک لە مناڵێک دراوە ئەم پیاوێکی لەسەر دەکوژێ بەڕاستی خواڕقی لەو کەسانەشە بەڕاستی خوا ئەو کەسانی خۆش ناوێ کە لە شتێکی بچووکە لە دەنکێش قارتەیە کۆشکێک دەسووتێن و لە ئەنجامی دەمەبۆڵەیەکە فیتنەیەکی گەورە بەرپا دەکەن ئەو کەسانە ئەگەر ئەهلی مزگەوتیش بن ئەگەر حاجیش بن ئەگەر ڕدێن سپیش بن خدا خۆشی ناون چونکە زوڵمیان کرد لە سنووری خۆی چوونە دەرەوە عەفا و ئەصلەحە بەڵێ قورئانی پیرۆز ئێمە هەموو جمعەیە بۆ جەنابتان لە خوتبەی دووەمی عەرەبیدا دەڵێن إن الله يأمر بالعدل والإحسان خەڵکی نەخوا دوو تەرازوی بۆ داناون هەر کەس ئێستەمی لێ کردی ئەگەر بە ئەندازەی خۆی تۆڵەت لێ وەرگرتەوە گونەهبارنی عەدلە بەڵام ئیحسانیش هەیە ئیحسان ئەو کەسەیە کە لە لێبوردن گەورەتر دەنوێنێ یعنی لە عەدل زیاتر گەورەی دەنوێنێ و لێبوردەیە ئاو دەکا بە ئاگرا بەنزینی پێدا ناکە ئەوە صفاتی ئینسانی مسلمانە کە هەموو جمعەیەک تۆ گوێویستی ئەم ئاەتە دەبی إن الله يأمر بالعدل والإحسان ئەو کەسانەی کە لە عەدل تۆڵە ناستێنەوە عەدلە حەقی خۆتە بەڵام وازی لێ دێنی لەبەر خوا ئەبی بە خۆشەویستی خوا ئەبی بە خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم
ئەم بەسەراتەی کە ئێستا عەرزی جەنابتانی دەکەم واقعیە. زانای بەناوبانگ و مفەسیری قورئان دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی لە تازەترین کتێبیدا کە ئەم ساڵ دەرچوە کتێبی ڕەوائع لە لاپەڕەی 100دا ئەم بەسەراتەمان بۆ دەجێڕێتەوە. کتێبی ڕەوائعی دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی لاپەڕەی 100 ئەم بەسەرهاتەی تێدایە و جێگەی سەرنجە. دکتۆری بەناوبانگ خوابی پارێزە دەفەرمێ یەکێک لە خەتیب و وتاربێژە بەناوبانگەکانی دیمەشقی سووریا ساڵانێک لەمەوبەر خەون دەبینێ بە پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم ڕوحمان بە قوربانی بێ. بە ڕەسوول الله دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا موژدەیەکی خۆشم دەیە. ئەویش دەفەرمێ بڕۆ بۆ لای فڵان دراوسەی مزگەوتان ناوەکەی پێ دەڵێ پێی بڵێ تۆ ڕەفیقی پێغەمبەری لە بەهەشتا. سبحان الله لەم مژدە گەورەیە. بڕۆ بۆ لای فڵان کەس کە دراوسەی مزگەوتە و ناوی فڵان کەسە مامۆستا فڵان کەس پێی بڵێ و مژدەی بدەیە لە زمان منەوە بڵێ تۆ ڕەفیقی محەممەدی مستەفای لە بەهەشتا. مامۆستا لە دەهشەتی و خۆشی نەکە خەبەرەکە لە خەوەکە خەبەر دەبێتەوە. ئەسەف دەخوا حەیف ئەو مژدەیە بۆ من نەبوو. وەخوا چاوەڕێ بووم پێغەمبەری خوا فەرموێت تۆ لە ئەنجامی ئەو هەموو خزمەتەی بەم دینەت کرد تۆ دراوسێ و ڕەفیقی منی لە بەهەشتا. بەڵام بە فڵان کەسی وت فڵان کەس چێیە؟ کابرایەکە کاسبکارێکی ناوەندە لە هەژار زۆر هەژار نییە و دەوڵەمەندیش نییە ڕۆژانە کار و کەسابەتێکی ئاسایی دەکات. پیاوێکی ناوداری گەڕەک نییە هەر ئەوەیە مادام ماڵەکەی لە مزگە و نزیکە و ئەهلی جومعە و جەماعەتە مامۆستا دەیناسێ. ئەینا پیاوێکی بەناوبانگی شار نییە. مامۆستا لەسەر وەسیەتەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەچێتە ماڵی زۆر بە گەرمی پێشوازی لێ دەکات. دادەنیشێ و لەگەڵ یاو دەڵێم من ئەمانەتێکی گەورەم پێیە مژدەیەکم پێیە خۆزگە ئەو مژدە بۆ خۆم بوویایە ئەم دنیاە هەمووی هی من بوویە لە خۆشیانە دەمبەخشی هیچم نەدەویست لە دنیادا بەڵام ئەو مژدەیە بە تۆ ڕەوابیندراوە من پێت دەگەیەنم بەڵام وعد و بەڵێن بێ بەڵێنم پێ نەدەی چ کردەوەیەکت کردووە کە شایانی ئەمە بی وەڵڵاهی خەونەکەت بۆ ناژێڕمەوە مژدەکەت پێ ناڵێم ئەڵێ تۆ جارە پێم بڵێ ئەو مژدە گەورەیە چییە کە ئەوەندە گەورەیە هەموو دنیا و ئەوەی تێیدا بیهێنێ ئەڵێ سوێن بەخوا ئەمشەو بە خزمەت ڕەسوولی ئەکرەم صلی الله عليه وسلم گەیشتم خاتەمی ئەنبیا و مرسەلین حەزەتی محەممەدی ئەمین فەرمووی مژدە بدە بە فڵان کەس ڕێک ناوی تۆی هێنا کە دراوسەی مزگەوتە لە ڕۆژی قیامەتە ڕەفیقی منە لە بەهەشتا بەڵام سوێندم دای بەخوا پێم بڵێ تۆ چیت کردووە کابرا چای پڕ بوو لە فرمەیە سکچوو دەستنوێژی هەڵگرت و دوورکە سونەتی کرد و سوزدەی شکری بۆ خوا برد و چەند سڵاوەتێکی لەسەر حەزەتی پێغەمبەردا صلی الله عليه وسلم وتی مامۆستا زۆر ناڕەحەتە وتنی وتی سوێندم دای بەخوا منیش سوێندت دەدەم سوێندت بۆ دەخۆم بەخوا لە بینی خۆم و خوادا بمێنێ بە حەیاتی ناود نەڵێم مەگە بۆت پند و ئامۆژگاریم بۆ موسڵمانان بیژەڕمەوە بەبێ ناوهێنانی هیچ کەسێک ئاوا لە کتێبا تۆماری دەکەم وتی مامۆستا بەخوا من کابرایەکم خۆت دەنەزانین لەگەڕەکە کاسبکارێکی ئاساییم بەخوا ئەهلی شەو نوێژ نیم بەخوا ئەهلی ڕۆژی سونەت نیم کابرایەکم لە عیبادەتە زۆر ئازانیم بەڵام دڵم هیچ غەل و غەشێکی بەرامبەر بە خەڵک تێدا نییە ژیانێکی ئاسایی بەسەر دەبم ئەوەی کەوا بزانم پاداشتی ئەمە بێ کە پێغەمبەری خوا لێم ڕازیە و دەمکا بە ڕەفیقی خۆی لە بەهەشتا یەک شتە کە تا ئێستا کەس پێی ئاگادار نییە وتی چییە دڵنیا بە من بە کەسی ناڵێم ناوت تۆمار ناکرێت وتی مامۆستای بەڕێز من کاتی خۆی ئەم خێزانی کە ئێستا هەمە و دایکی چەند مناڵێکە شووی کردبوو بێوەژن بوو کە من خواستم زۆر بنتمانم پێی بوو ئافرەتێکی بەڕێز بوو زۆرم خۆش دەویست بەڵام ئەوەی ژیانی هەڵتەکاندم و لە دڵما ئاگری کردەوە ئەوە بوو هێشتا تقریباً 4 مانگ و گواستبوومەوە حەملێکی گەورەی لێ دەرکەوت لە 5 مانگیان مناڵەکەی بوو وتم ئەم مناڵە لە 5 مانگیان نابێ ببێ ئەم سکە لەکوێ بوو لەرزی و بەسەر قاچما کەوت قورئانی هێناوتی لەبەر خاتی ئەو قورئانە دامپۆشە من پێش تۆ زینام کردووە ئەو حەملە ئەو سکە لە تۆ نییە لەو کاتەدا دنیا لەبەر چاوم تاریک بوو بەڵام هەمیشە وشەکانی مزگەوت و وتارم دەهاتەوە بەرچاو خوای گەورە بەڕێزان ها وتاری جومعە بووە گرنگە کاتێک نییە ئێمە بین لێرە دانیشین و کات بکوژین جاری وایە بەڕێزان لە مووقیفێکە ئەم قسانت بەبیر دەکەوێتەوە لە بەڵایەکی گەورە بە دوور دەبی
وتی ئەو قسانی مزگەوتم بەبیر هاتەوە کە لێبوردن و چاوپۆشی و ستری عیوب لەبەر خاتی خوا چەند گەورەیە. من لەو کاتەدا 3 ڕێگەم لەبەردەستا بوو. هەستم و ئابڕووی بەرم بی بە مۆسەر ماڵی باوکی و حیاوش ئابڕووی بەرم بڵێم هەی ناپاک چیت کرد لەگەڵما. دووەمیان تەڵاقی بدەم ماڵی کاول بکەم بیخەمە دەرەوەی ماڵەکەم و دەریکەم. سێمیان هەر بیکوژم چونکە لە قانونی عقوباتی سووریشدا کەسێ لەسەر خیانەتی زەوجی بکوژرێ عقوبەی قانونی زۆر لاوازە. دەمتوانی هەر سێکیان بکەم بەڵام کاتێک کە قورئانەکەی هێناوتی بەم قورئانە سوێندت بۆ دەخۆم هەڵەیەک بۆ کردم و لە ژەنما دووبارە نابێتەوە جارێکیکە بەس لەبەر خاتی خوادام پۆشە ئەم جارە حەیام مەبە بەڵێنت پێ دەدەم تەوبەیەکی ڕاستەقینە لە بینی خۆم و خوادا دەکەم. وتم خوا لەبەر خاتی تۆ دای دەپۆشم. مناڵەکەی بوو شەوە مناڵ بوو ئەی خوای ئێمە چی جوابی ئەو خەڵکە دەینەوە من 5 مانگە خێزانم هێناوە چۆن مناڵی بوو. بیرم کردەوە وتم خوایە ڕێگام نیشان دەی ڕووناکیەک هاتە دڵ و دەروونمەوە ڕێگان نیشاندەرێک وەکو پێی بڵێت چی بکە. وتم ئافرەت خۆل لە جێگادا بخە بە کەس و کارم دەڵێم ئەم شەو مناڵەکەی لەبار چووە سکەکەی لەبار چووە. مناڵەکەش هەڵدەگرم شیری بدەیە ژەکەکەی خۆتی بدەیە تا بەیانی با لەلات بێ بەیانی کەمەلا بانگی دا و ئیمام نوێژی دا بەس بۆ نوێژی بەیانی مەلۆتکەکەم لەبەر دەرگای مزگەوت دانا. ڕام کردە مزگەوتەوە نوێژی جەماعەتەکەم لەگەڵ مامۆستادا کرد کە سەلام درایەوە خۆم بێ ئاگا کرد و قسەم نەکرد خەڵک چوونە دەرەوە کوڕە کوتیان مامۆستا مناڵێک دەوێت دەگریان مەلۆتکەیە کە ئەم شەو دیارە لەدایک بووە. خەڵک گوتیان چۆن وتم ئەوە چییە وتیان کوڕە وەرە سەیر کە مناڵێک لەدایک بووە چێ بیباتەوە بیدرێ بە دایرەکانی حکومەت. وتم وەڵڵی خەڵکی نەڕەن بە خوا ڕەحمی بە من کرد بێ ئەم شەو خێزانم مناڵی لەبار چووە زۆرش متەئەسیرە بۆ حەملەکەی دیارە ئەم مناڵە خوای گەورە چێڵە بەمەی نەبەخشیوە دەیبەمەوە بۆ ماڵی خۆمان مناڵەکەم هەڵگرتەوە تەسلیم بە دایکم کردەوە لەبەر خاتری خوا من ئەمەم کرد چونکە زانیم ئەو ئافرەتە سوێندی بۆ خوا بە قورئانەکە بۆ خوارموتی لەبەر خاتی ئەو قورئان و کەلامی خوا عەفوم کە ئابڕوم مەبە وەعد بێ لە بینی خۆم و خوادا تەوبە بکەم. ڕاستیشی کرد قەت خراپەم لێ نەبینیەوە بوو بە ئافرەتێکی دیندار و لەسەر دەستی منە تۆبەی کرد. مامۆستاکە فەرمووی دەی بەخوا بزانە پێغەمبەری خوا تۆی قبول کرد بە ڕەفیقی خۆی لە بەهەشتا. عەدل ئەوە بوو خوا فەرمووی فەمەن وجزاء سيئة سيئة مثلها کەسێ ئەو ناپاکی بینی مافی نەبیکوژێ چونکە چوار شاهدی نەهێناوە بەڵام مافی هەیە تەلاقیدا ئەمە عەدلە. فمن عفا وأصلح مادام عفوی کرد ستری هەڵبژارد کەسە تاوانبارەکەش ئافرەتە خراپەکارەکەش تۆبەیەکی ڕاستەقینەی کرد فأجره على الله بوو بە خۆشەویستی خوا بوو بە خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ولمن انتصر بعد ظلمه فأولئك ما عليهم من سبيل کەسێکیش کەوا دڵی قبوڵی نەکرد عەفو بنوێنێ نابێ بەدەستی خۆی تۆڵە بکاتەوە پێویستە لە ڕێگەی دادگا و حکومڕانی وڵاتەوە لە ڕێگەی پۆلیس و ئاسایشەوە لە ڕێگەی دادپەروەرەوە دادگایەکی دادپەروەرەوە داوای حەقی خۆی بکات. بەڵام قورئان دەفەرمێت چی بعد ظلمه سەیری قورئان چەند وردە بەڕێزان بعد ظلمه دوای ئەوەی لا بد أن تتحقق أنك مظلوم دڵنیابی کە مەظلومی تۆ دڵنیابی کە مەظلومی ئەی ناجاری وایە کەسێک خۆی بە مەظلوم دەزانێت بەڵام ئەگە سەیری خۆیکە خۆی زاڵمە بەڕێزان خۆی مستحق بوو ئەم ستەمەی لێ بکرێ ئەبێت جوان جوان لە خۆت وردبیتەوە کە خۆت بە مەظلوم دەزانی ئایا ڕاستە مەظلومی ئایا تۆ زاڵم نی ها جاری وایە کچەکەت دەتوەرێت دێتەوە بۆ ماڵەوە دڵە باوکە وام لێکراوە وام پێوتراوە یەکسەر پەلاماری ماڵی زاواکە مەدە بڵێ کچم دانیشە لەوە ئەچێت تۆش کۆمەڵە ڕەفتارت بەرامبەر مێردەکەت کردبێ بەوەی نەخۆت بە مەظلوم نیشان دەدەی لەوە ئەچێت تۆ زاڵم بی کوڕەکەت وتی خێزانەکەم باش نێو ئاوا یەکسە مەڵە بەخوا بوو کەکەم بە کەڵک ناوە دەریکە و تەلاقیدا گوێی لێ بگرە بعد ظلمه احتیمالی هەیە کوڕەکەت زاڵم بێ و ستەمی لە کچەکە کردبێ یەکسەر بڕیار مەدە بەڕێزان خۆشت لە خۆت بپرسە من کە خۆم بە مەظلوم دەزانم ئایا کردارەکانی خۆم نییە هاتوونەوە ڕێگام با تحقیق بی کە مەظلومی ئەو کاتە پەلاماری دادگا بدە. ئەها بەڕێزان ئێستاەیەکێ لە هەڵەکانی حکومەت ئەوەیە ڕقم تەلەفۆنات بڵاو دەکاتەوە ئەگەر ژنێک مێردەکەی پێیوتی پێڵاوەکەت خوارداناوە یەکسەر تەلەفۆن بۆ ئەم ژمارەی پۆلیس بکە و بێت کە لە بچەیکەن خوشکی بەڕێزم لەبێت پێش ئەوەی پۆلیس و دەستگای توند و تیژی ئاگادارکە سەیرێکی خۆی بکە محکەمەیەکی خۆی بکە بڵێ ئەرێ من نەبووم سەبەبی ئەوەی ئەم پیاوەم وا خراپ بوو بزانم من کە مەظلومم بعد ظلمیه کە قورئان باسی کرد ئەرێ با منیش بە خۆمدا بچمەوە
هەر بەمنیش ئەو پیاوەم ناچار نەکرد بێ دارم لێ بەرزکاتەوە ئەبێت ناچارم نەکرد بێ قسەی ناڕەوان پێ بڵێ با توخوا محکەمەیەکی خۆ بکەم پێشەوەی پۆلیس و دادگا پێم بزانێ ها قورئانەکەی ئێمە چەند جوانە هەموو ڕێگاکانمان نیشان دەدا بۆ ئەوەی تووشی هەڵە نەبی بۆ ئەوەی دوایی پەشیمان نەبی هێشتا دەفەرمە بەدەستی خۆت هەوڵی تۆڵەکردنەوە مەدە لە ڕێگەی دادوەرەوە لە ڕێگەی پۆلیسەوە داواکانی خۆت جێبەجێ بکە كاري دروس چيا ولمن صبر وغفر إن ذلك لمن عزم الأمور قرآن ده فرمي هر كسي كستمي لكرا صبري قرد آرامي قرد وتي أمرو كان كابرا خلافة بياني تشاك دبي لقلما أمرو جنكم خلافة بياني تشاك دبي جنك وتي أمرو بياوكم خلافة بإذن خوا آرام ده قرم للصري بويستي خوا بياني تشاك دبي هولي تشاك بوني ددم صبري قرتو آرامي قرتو اشتكي بلاو نكردو وغفر أقد تاوانا كش أنجام دلال لي خوش بوبو هولي طولك النوين دا لبر خوالي خوش دبو خواد فرمي إن ذلك لمن عزم الأمور أو كاري بزيو پسندي أنجام داوا أو كاري ترسنوك أنا نيا هاكم القيم الله ترسنوك أو ترسنوك نيا أو خواد فرمي براستي كاركي پسندا أو جيرة أو عاقلة أو كاري إنساني مردو بزيو پسندا خۆشەویستانم لە شریعەتی ئیسلامدا ئەم شریعەتی ئیسلامە هانمان دەدا هەمیشە خۆت لە تاوانکار بپارێزە ئازا ئەو کەسەیە لە پیاوی خراپ خۆی لا دەدا لە ئینسانی فیتنە خۆی دەپارێزێ ئازا ئەو کەسە نییە هەر کەس نەوێرێ بڵێ لەل بەرامبەری ئەو تێگەیشتنەمان هەڵەیە لە کتێبی منهاج الطالبین کە دانراوی ئیمامی نەوەویە و هەموو مەلای کورد ئەم کتێبە دەخوێنێ لە فەقیهەتیە ئەمە دەقی ئەو قسانەیە کە مامۆستای پایەبەرزی خۆمان زانای گەورەی شاری هەولێر مامۆستا مەلا عەبدوڵڵای هەرتەلی لە کتێبی ڕووناکی رب العالمیندا لە بەرگی 5 لاپەڕەی 155دا ئەم دەقە عەرەبی بە جوانی بۆ کردوین بە کوردی دەفەرمێ ويدفع الصائل بالأخف کەسێ پەلاماری دای کەسێ پەلاماری دای هێرشی بۆ کردی تاوانی بەرامبەر ئەنجام دایی تۆ هەوڵ بدە ئاسانترین ڕێگە بۆ ڕزگاربوون لەو تاوانکارە هەڵبژێرە ئەخەف هەوڵی تۆڵی زیاتر مەدە فإن أمكن بكلام واستغاثة حرم الضرب ئەگەر ئەو کەسەی پەلاماری دای کابرا بۆت هاتووە بە تفەنگەوە هاتووە دەستەرت بەخوا تۆش بە غیرەتی ترسنۆگنی تۆش دەماچە و کلاشکۆف وا بەداخەوە لەم حکومەتە بێ سەروبەرەداوا لە ماڵی هەموو کەسێکە هەیە لەبن پشتێنی هەموو کەس هەیە کە نابێ وابێ تۆش هەتەوە بەخوا لەو قارەمانتر و پیاوتری شرع دەفەرمێت تۆ پیاوی مەردی ڕاستەقینەی مسلمانی ئەهلی مزگەوت ئەم ڕێگانە دەگرێتە بەر دەست مەبە بۆ دەماچەکەت پەلاماری کلاشکۆفەکەت مەدە قسەی لەگەڵ بکە بڵێ برام دەتخوا وەرە با دانیشین کاکە دە سیلاحەکەت دانێ وەرە براکەم دادەنیشین وەرە گوێت بۆ دەگرم وەرە دوو پیاوی ڕیسپی بانگ دەکەین مامۆستایەک بانگ دەکەین دڵنی وەرە دەچینە مەحکەمە هەرچی تۆ پێت خۆشە لە خزمەتت دام قسەی لەگەڵ بکە دەفەرمێ قسەی هەیە من دەوری نەبوو هەڕەشەی لێ بکە کوڕە بڵێ بیتەوە پێشەوە بەخوا منیش سیلاحمە ئەتکوژم هەڕەشەی لێ بکە بە قسە هاوار کە دەنگ بەرزکەوە بەڵکو سێ چوار کەس بێنە بینتانە و فیتنەکە کۆتایی پێبێ سووری نەبوو ئەو ئیستیغاثەتین هاوار بکە بڵێ کوڕە خەڵکینەوەرن ئەم فیتنە بازەم لێ دوورخەنەوە ئیستیغاثەی ئەمڕۆ تەلەفۆن بۆ شورتە بکە تەلەفۆن بۆ ئاسایش کە دەستگا پەیوەندیدارەکان ئاگادارکەوە با بگەنە فریاد هەتا ئەمانەت بۆ بکرێ حەڕومە الضەرب حرامە لێدەی حرامە بە لێدان پەلاماری دی و زلەیەکی لێدەی دەبێت ئەمانە بەکاربێنی ئەو بضرب بيد حرم الصوت زلەیەک لێ بدایە بۆ خۆی دەکشایە و نەجاتت دەبوو حرامە بەدار لێدەی حرامە بچی دارێک بێنی لێدەی دارێکی بەسیط ئەو بصوت حرم عصا دەتزانی بە شورکەدارێک لێت دوور دەکەوێتەوە یەک ماسیحەیەکت پێشەشە دەڕۆی حرامە بچی گۆپاڵێکی گەورە بێنی پێیکێشی حتا بۆت دەکرێت بە کەم لە خۆتی دوورخەوە ئەو بقطع عضو حرم قتل حد ناچاری کردی نەدەکشایەوە هاتووە بەردەمی مەدخەلەکەت هەتا بۆت بکرێ فیشەشێک بە شوێنێکی واوێنەی لە قاچی لە دەستی کە بە حاڵ برینداری کە بەڵکو دوورکەوێتەوە حرامە بە شوێنی کوشتنەوەنی نابێ بیکوژی فإن أمكن هرب فالمذهب وجوبه وتحريم قتال إمام نووي دەفەرمێ مەذهبی ئیمامی شافعی ئەوەیە ئەگەر هیچ دەرفەتێکت هەبوو شوێنێک هەبوو ڕاکەی لەبەری خۆت بە بێغیرەت مەزانە با خەڵک وا بڵێن ڕاکە و شوێنەکە بەجێ بێڵە چونکە دوایی فڵان کەسی تاوانکەر پەشیمان دەبێتەوە قەتڵەکە ڕوو نادا تۆ ئەو ناکوژێ ئەویش تۆ ناکوژێ واجبە ڕاکەی نابێت شەڕی لەگەڵ بکەی نابێت دەست بۆ سیلاح بەری نابێت پەلاماری دەیتەوە ئەوە مەذهبی شافعیە ها ئێمە ژنمارەکردنمان هەموو نیکاح و تەلاق و هەموو شتێکمان بە شافعی مەذهبە دەبا لەمەش شافعی مەذهبین ئەم مەذهبەیە کە میلەتی کوردی ڕاگرت و ساڵانێک ئەمە غیرەتە بۆت کرا ڕاکە لەبەری
خۆل لە کەلێنەکەەوە ڕزگارکە و سواری سارەکەت بەوە ڕاکە بڕۆ دوورکەوە بە غیرەتی پیاوی مردی بە قسەی خۆ پێغەمبەر و شەریعەتی ئیسلامت کردووە لە دوایدا تۆ سەرفرازی دێن دەستت ماچ دەکەن دەستی خەڵک ماچ ناکەی ئەمە قسەی شەرعە بەڕێزان ئەوەی لە تاوان دەمان پارێزێ خوا بمان پارێزێت چاودێری خوایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کابرایەک لە دوورەوە هاتبوو بۆ لای وتی ئەی پێغەمبەری خوا ئامۆژگاریەکم بکە وەسیەتێکم بۆ بکە فەرمووی استحي من الله استحياءك من رجلين من صالح عشيرتك لا يفارقانك فەرمووی وەسیەتت بۆ دەکەم ئامۆژگاریت بۆ دەکەم دایما شەرم لە خوا بکە وەکو شەرم لە کەسێک دەکەی نمونەی بۆ هێنایەوە ئەگەر دوو پیاوی ڕیشسپی خاوەن ڕێزی ناو عەشیرەت و قەومەکەت بەردەوام لەگەڵت بن خوا هەوڵ دەدەی چۆن پیاوێک بی وتی وەڵای پێغەمبەری خوا هەوڵ دەدەم چی ڕەفتاری جوان و قسەی شیاوە ئەوە بکەم دەیفەرمووی چۆن شەرم لەو دوو پیاوە ڕیشسپی ناو قەوم و عەشیرەتەکەت دەکیری ڕێزیان لێ دەگری خۆل لە تاوان و خراپە دەپارێزی ئاوا شەرم لە خوا بکە خۆ هەرگیز لێت جا نابێتەوە هەمیشە وا بزانە کە خوا لەگەڵ تایە ئەو کاتەش کە ستەمت لێکرا کۆتایی وتارەکەم بەمە دێنم ئەگە ستەمت لێکرا و بڕوا دوا بوو ئەگەر پۆلیس و ئاسایشیش ئاگادارکەی شکواکە نابیسترێ فڵان کەس زاڵمە دەسەڵاتدارە چەکدارە عەشرەتدارە خاوەن کەسە خاوەن پارەیە بەخوا تۆی فەقیر بەو ڕاناگەی بەڕێزم دیسان هەوڵ مەدە بڵێ بەخوا خۆم بە کوش دەدەم و خۆ دوو نەفەر هەر دەکوژم ئەوە ئینسانی ترسنۆک دەیکا ئەوە ئینسانی ناموسڵمان دەیکا چونکە تۆ دەرگای ڕەب العالەمینت ماوە تۆ مەحکەمەی خوا هەیە شکوای حاڵی خۆتی لێ بکەی ئەزانی خوا لەسەرت دێتە بە جواب ئەزانی ئەم دنیای بەڕێزان پڕیەتی لە نمونە ئەو کەسانەی کە بە دەستی خۆیان تۆڵەیان نەکردوێتەوە بڕواشیان بە دادگا و پۆلیس و ئاسایشی ئەو زەمەنە نەبووە حەقی خۆیان داوەتە دەستخوا بە چاوی خۆیان تۆڵەی خۆیان بینەوە لە دنیادا پێش قیامەت ئەجریشیان لای خوایە بەسەرهاتێکتان عەرز دەکەن کە کارەکتەری ئەم بەسەرهاتە ئێستا لە ژیانایە ناویشی دێنم چونکە خۆی ناوی خۆی لە کتێبەکەیان نووسیوە مامۆستایەکی گەورە هەیە کە هەموو میلەتی کوڕم بێ قەرزاری بێ بەتایبەت ئێمەی مەمانان و مەلایان ئەویش مامۆستا نووری فارس حەمەخانە مامۆستا نووری فارس هەموو حەدیسەکانی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم بە درێژایی چەندین ساڵ کردوون بە کوردی هەموو حەدیسەکانی پێغەمبەری کردووە بە کوردی وەری گێڕاوەتە سەر زمانی کوردی ئەم پیاوە بەڕێزە کوڕێکی دەبێ بە ناوی کاوە لە دوای ئینتیفازەوە لە دوای ئەو کاتەوە کە بەداخەوە زۆر خەڵک لە ژێر ناوی پیرۆزی پێشمەرگەدا پێشمەرگە نەبوون بەڕاستی ڕاوڕوودکەر بوون بەڕاستی تاڵانکەر بوون بەڕاستی دز و جەردە بوون بەڵام لە ژێر ناوی پێشمەرگەدا خۆیان پەردەپۆش کرد بوو کۆمەڵک لەو دز و جەردانە کاوەی کوڕی مامۆستا نووری فارس و شەریکێکی ئەو کاوەیە کە ناوی خەلیل دەبێ و خەڵکی کەرکووک دەبێ و ئیشی ئاڵوگۆڕی دراو دەکەن و پارەیەکی زۆری خۆیان و خەڵکیان پێ دەبێ لە حدودی ئێران و ئەوانەدا هاتوچۆ دەکەن و ئاڵوگۆڕی دراو دەکەن ئەم کەسانە ئەم چەکدارانە هەستیان پێ دەکەن کە ئەمانە دوو سیارەیان پێیە و بەردەوام هاتوچۆی حدود دەکەن و پارەیەکی ئەستوریان پێیە پارەیەکی زۆریان پێیە ڕۆژێک لە لای کانی پانکی ئەو لای سلێمانیەوە کەمینیان بۆ دادەنێن کەمینێکی زۆر نامەردانە و نایاساییانە بەجلی پۆلیسەوە بەجلی عەسکەری و ئاسایش و پۆلیسەوە لەسەر جادە بە چەکەوە بۆیان دادەنیشن دەست لە سیارەکەیان ڕادەگرن ئەوان جوازان مەفرەزەی پۆلیس و ئاسایشە سیارە پڕە لە پارەیەکی زۆری ئەو گرانیە ئەمانیش یەکیان ساری پێ یەکیان بە دوایدا وەکو حیمایە ڕای دەگرن و لەن دابەزن لە سیارەکە ئەو سارەی ئەوە خیباری کراوە دەبێت تەفتیش بکرێ ئەمان جوازان ئەمانە ئاسایش و پۆلیسن جلیان لەبەرایە هەتا ئێستاش ئەم تاوانانە دەکرێت ئێستاش چ ڕوتبەیەک دێ بڕۆ لە بازاڕە بیکڕە ئەوە چ خەتەرێکە حتا نابێت جلی عەسکەری لە بازاڕە بفرۆشێت چونکە خەڵکێکایە بەکاری دێنێ بەو شێوەیە ئەمەنی ئینسانێکی کاسب و بەسە زمان چەکدارێکی زۆر بڵند هەوێم دێەوە ئەم هەموو زاڵتون و هەموو هینیان بەستۆ حیمایان بەدواوەیە و سارەکانیان لێ دەستێن و سویچەکانیان لێ وەردەگرن و دڵی ئەڵڵا سەرکەون و بڕۆن سارەکان بەرن کە دەڕۆن ئینجا دەزان ئەمانە چەتە و دڵ زوو ڕێگر بوون ئەو خەلیلە دەماچەکەی دەردێنێ و فیشەکیشان ئاڕاستە دەکا بەسەری یەکیان دەکەوێت برای سەرۆشی جەردەکان دەکوژێت چونکە ساری یەکەم دەرچۆ پارەکەی بدۆ ساری دووەم دەکوژێتەوە لە کاتی کوژانەوەدا ئەم یەکێکیان لێ دەکوژێت لەو دزانە دەڕۆن و مەیتەکە دەبنەوە دەگەنە عەربەت کابرای سەرکردەی دزەکان و جەردەکان کە دەزانێت براکەی کوژراوە 8 سارە چەکدار لە خزم و کەسوکاری خۆی کۆ دەکاتەوە دێر ڕێگایان پێ دەگرێت و کە سارێک ئەمان دێنێ بەدەو سلێمانی بیان هێنێتەوە هەردووچیان دەگرێت و لە سەر جادە هەردووچیان دەکوژێ
کوڕەکەی مامۆستا نووریش و ئەو خەلیلەی برادەریشی سەرەڕای بردننی هەموو پارە و سیارەکەیان هەردووکیشیان لەسەر جادەی قیر دەکوژێ بێمنەتانە جەنازەکانیان فڕێدا دەڵێ دەی چێ پیاوە بابێ لەسەریان بەجواب بێ ئەمانیش جەنازەیان بۆ دەچێتەوە خێرخوازێکی وەکو جەنابتان دایان خاتە سارە و مەیت بۆ کابرا دەچێتەوانێ و مامۆستا نووری فارز بڵێ خوتم خوایە گیان ئێمە ماڵە مەلایەکی بێکەس و چەند ساڵە خزمەتی قورئان و حەدیث دەکەین و سەرەتمان بۆ مێرولەیەک نەبووە چەند ساڵە کار و کەسابەت دەکەین و خەڵک متمانەی پێمان بۆ پارەی لادا ناوین من ئێستا چی بکەم خێزانم گاور پێ موسڵمان دەبوو ئاوا دەلاڵایە و لە خوای گەورە و کە کوڕێکی ئاوا گەنجی 32 ساڵی کوژراوە ماڵیشمان ڕۆی سەریشمان ڕۆی وتم ئافرەت باشترین شکایە کە ئێمە بیکەین لای خوایە ناچین بۆ هیچ شوێنێک حەقی کەسیشمان نییە بە حەقی خۆمان بدەینە دەست خوا ئەم حەقە بەخوا نەبێ ناکرێ شەوان هەردووکمان دەچوینە سەر بەرماڵ و لە خوا دەپاڕاینەوە قورئانەکەمان بەرز دەکردەمان خوا بۆ حورمەتی ئەو قورئانەکە ئێمە لە خزمەتی ئەوین تۆڵەمان بستێنە سێم ڕۆژی تەعزیەکە بوو کابرایە کاتەلام وتی تەعزیەتان هەبوو کوڕت کوژراوتم بەڵێ زانیم کە سوکاری یەکێ لە قاتڵەکانە بەڵام هیچم پێ نەوت کە ڕۆیش تەفسیر کتێبێکی حەدیثەکانی پێغەمبەری خوامدایە وتم ئەوەش بە دیاری بۆ تۆ وتم خوایە حەواڵە بە حەدیثەکانی پێغەمبەر بێ لە ماڵی خۆما هیچی پێ ناڵێم هیچم لە ڕوو نەدا ئەویش هیچی نەوت چوومە مزگەوتی گەورە و هێشتا تەعزیەم تەواو نەبوو خزمێکم بە دووما هات و کە دوکانی کتێب فرۆشتنی هەبوو وتی مامۆستا وەرە دەرەوە کابراگیشی پێتە کە چووم وتم کاکە فەرموو وتی مامۆستا تۆ کوڕەکەت کوژراوە ناوی کاوێ وتم بەڵێ وتی ئەو پەیوەندی بە منەوە هەیە بەبێ هەر ئێستا سیلاحت بۆ دێنم لە ناو حەوشەی مزگەوتی گەورە بەم کوژیتەوە من کوژەوە نەجاتم بێ وتم با لەم حەوشەیە قسە نەکەین بچینە ژووری ئەو حافزانە لای مەرقەدی کاک ئەحمەدی شێخەوە ئەڵێ چوین لەوێ دانیشتین وتی من یەکێک بووم لەو کەسانەی کوڕەکەی تۆم کوشت بەخوا لەو شەوە کە کوڕەکەی تۆ خراوەتە قەبرەوە هەموو شەوێ نەقیبێک دێ هەتا بەیانی عەزابم دەدا نەقیبێکی عەسکەری بەجلی عەسکەریەوە دێ ئەڵێ هەتا مامۆستا نووری فارز نەچیتە بەردەستی هەموو شەو لەوە خراپتر لێ دەکەم من ناتوانم یەک دەقە بخەوم بۆم دێ ئەو عەسکەریە بۆم دێ هەموو عەزابێکم دەدا هەموو لەشم شین بۆتەوە لە قەبرام بەڵام کە خەبەرم دەبێتەوە سێکم زیندوو مامۆستات کار لێ دەکەم لەم مزگەوتە دەبێت بم کوژی و تۆڵەی خۆتم لێ بکەی و من ناڕۆمە دەرەوە ئەڵێ منیش وتم لە پەنا مەرقەدی کاک ئەحمەدی شێخە هیچ کەس ناکوژم حرمەتی ماڵی خوش با نەشتێکە مزگەوتە با پۆلیس و ئاسایشی ناو مزگەوتەکە پێمان نەزانن بە بێدەنگی بڕۆ بەیانی سەعات 8 وەرە بۆ دوکانی فڵان کەسی خزمم لە فڵان شوێنە سەیری ئەو ئیمانە قاتڵەکە هاتووەتە بەردەستی لەبەر حرمەتی حاجی کاک ئەحمەدی شێخی سلێمانی و مزگەوتی گەورە و ناو حرەمی مزگەوت با لێرەدا شتێک ڕوو نەدا و حرمەتی مزگەوت نەشتێ و کەس نەگیرە بڕۆ دەرەوە لە مزگەوت هیچ پێ ناڵێم ئەڵە کە هاتمەوە خزمەکان وتیان بۆ خاتری خوا کابرا خۆی هاتووە بۆ خۆی زنەدا وتم بەخوا بەیانی دێتەوە عەزابێکیان داوە کە دڵنیام بەیانی بۆ خۆی دێتەوە بەردەستم کە چووم لە حەوتەوە ئەو لە بەردەشی دوکانەکە وەستا بوو من هەشت چووم لە مۆعیدی خۆمە وتی مامۆستا هەر دەبێ بم کوژی وتم من دەستم بە خوێنی کەس سوور ناکەم تۆ پیس بووی من پیس نابم چوومە پەردەمی پۆلیس و لەوێژ وتم بە ئامادەبوونی ئێوە باش شاهیدەکان چەند کەس بوونتی ئەوەندە کەسەین ئەوەندە کەسە دەستمان لەم خەتڵەدا هەبوو ئەوە ناوەکانیانە ئەو عینوانەکانیانە زۆریان بەرپرسی حکومی پێشمەرگەن ئەڵێ لەو کاتەدا کە ناوەکانی وەگوتم من لەبەر خوا گەرنت ئازابێ لەبەر خاتری خوا گەرنت ئازابێ خوا لەسەر من هیچ کە عەزابی مەدە چونکە هاتە بەر دەرگاکەم و خۆی تەسلیم بە ماڵی خوا کرد خوا گەرنی ئازابێ من حەقم بەسەریەوە نییە بە پۆلیسەکان وتم تەواوی ڕێز و حرمەتی لێ بگرن کەس لەسەر من ئازاری نەدا ڕێکاری یاساییش حەواڵە بەخوا بێ من پێم خۆشە بەریدەن ئەڵێ هەشتیان لەوانەدا لە شەڕی ناوخۆدا کوژران کە پەلامەری شەڕەخۆریاندا بوو هەر هەشتیان جەنازەکانیان هاتەوە یەکیشیان کە باوکی ئەو کتێبە کوڕەکەم کتێبەکەم دابووە چوو بۆ لای مامۆستایەکی گوندەکان وتوی مامۆستا ئەم کتێبە ماڵی منی وێران کرد وەڵڵی کوڕەکەم یەکێ بوو لە قاتڵەکانی کوڕی ئەو مامۆستایە ئەو لە جیاتی تۆڵە کتێبێکی بە حەدیسی پێغەمبەری دامێ کتێبەکە هاتە ماڵمەوە کوڕەکەم کوژرایەوە چوو بوو بۆ دزی لە شوێنەکە شەو لە ماڵەکە کوشتیان خزمێکم هات بۆ لاموتی بەرازیلێکم بۆ بکڕە پیاوکوشێک هەیە سەرۆکی دزەکان دەکوژێتەوە کە کوڕەکەی تۆی بەدەستی خۆڕەمی کردووە وتم ئەویشم حەواڵە بەخوا کردو هەر خستمە دەرەوە وتم حەقی خۆم داوەتە ئەو قورئانە وازی لێ بێنە خوا تۆڵی دەکاتەوە یەک مانگی پێ نەچوو ئەو کەسەش لە ناو شاری سلێمانیدا دیسان لەسەر مامەڵەی ناڕەوا کوژرایەوە هەر نەگەیشتە قیامەت هەموو ئەوانەی لە کوڕەکەی منا دەستیان هەبوو یەک بە یەک کوژران بەبێ ئەوەی نە پۆلیس بیان کوژێ نە ئاسایش بیان کوژێ نە محکەمە دادگاییان کە هەر هەموو تووشی پیاوخراپی وەکو خۆیان بوون بەڵێ بەڕێزان ئەو حەقەی دەیدەیتە دەست ئەڵڵا دڵنیا بە فیڕۆ ناچێ بەڵام گەورەی بۆ چێ دەمێنێتەوە گەورەی بۆ ئەو کەسی کە ئارامگرە
ئەم بابەتە ڕەن بێ مابێتی بە ئیزنی خوای گەورە هەڵی دەگرم بۆ وتاری جومعەی داهاتوو خوای گەورە عاقبەتمان بەخێر بجێڕێ خوای گەورە لە بەڵاو موسیبەت بە دوورمان کە یا ڕەبی خوا لە ئینسانی خراپ بە دوورمان کەی یا ڕەبی خوا لە ئینسانی خراپ بە دوورمان کەی خوای پەروەردگار وامان لێ بکەی لە کاتی ناڕەحەتی و ڕوبەڕووبوونەوەی ئینسانی خراپە ئارامگر بین خوای پەروەردگار وامان لێ بکەی کەوا لێبوردە بین هەمیشە لە زیاتی تۆڵەسەندنەوە دڵێکی گەورە و لێبوردەمان پێ ببەخشە شیفای نەخۆشەکانمان بدە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوای گەورە یا شافی یا ئەڵڵا ئەوەی نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری ئەوەی دڵبەخەمە دڵخۆشی کەی ئەوەی هەر ناڕەحەتێکی هەیە خوای گەورە ناڕەحەتیەکانی سەلابەری خوای گەورە عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی کوردستانمان پارێزراوکەی آمين آمين والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم